سڵاوتان لە بێم کاتتان باش ئازیزان ڕەنگینم دووبارە هاتمەوە خزمەتتان. ئەمڕۆ ژنێکی پێشەو دەدوێنین کە پێی وایە ژنان دەبێت خاوەنی ئابووری سەر بەخۆی خۆیان بن تاوکو بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن. تاکە کاندیدی کورد و عێراقا کە خەڵاتی بەسمەقائیدەی لە بەیروتی پایتەختی وڵاتی لوبنان وەرگرتووە لە کاتێکا کە دەیان ژن چێبڕکەی وەرگرتنی خەڵاتەکەیان بووە. وەک دەوترێت لە ماوەی 120 ساڵی تەمەنی کوردیدا ژیرترین و لێهاتووترین ژن بووە لە بواری وزە و نەوتدا. ماوەیەکیش وەزیری پیشەسازی هەرێم بووە لە ئێستا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەویش خات و پەروین بابەکرا. سڵاو لێ بێم کاتت باش خات و پەروین. سپاس بۆ ئەم دەرفەتە. سەرچاوم بەخێراتن سەرچاو. پێشەوەی دەستکەین بە گفتوگۆکان سەرتا سیڤێکمان لەسەر ژیانی تۆ ئامادە کردەوە چکامە یاسای پرۆگرامەکەمە لەگەڵ هەر میوانێکا پێشەوەی کە بکەوینە گفتوگۆ لە پرۆگرامەکە سیڤێک دەربارەی ژیانی ئامادە ئەکەین پێکەوە بینەری بین و دواتر دەست با گفتوگۆکانەکەین. فەرمون با پێکەوە بینەری بین. پەروین بابەکر حەمەئاغا لە ساڵی 1983 لە کۆلێژی زانکۆی سەلاحەدین بەکالۆرۆسی لە زانستی کیمیا بەدەستهێناوە. لە ساڵی 2008 لە کۆلێژی زمان لە زانکۆی سلێمانی بەکالۆرۆسی لە زمانی ئینگلیزی بەدەستهێناوە. لە ساڵی 1984 تا 1991 لێپزراوی کۆنتڕۆڵی جۆر بووە لە کارگەی چیمەنتۆی تاسووجە. لە ساڵی 1991 تا 1998 بەڕێوەبەری کۆنتڕۆڵی جۆر بووە لە هەردوو کارگەی چیمەنتۆی تاسووجە و سەرچنار. لە ساڵی 1998 تا 2003 بەڕێوەبەری کارگەی چیمەنتۆی سەرچنار بووە. لە 2003 تا 2006 وەزیری پیشەسازی و کانزاکان بووە. لە ساڵی 2009 تا 2019 سەرۆکی بۆردی بەڕێوەبردننی گروپی کۆمپانیەکانی نۆکان بووە. بەهۆی کار و چالاکیەکانی بەشداری کردووە لە چەندین کۆنفرانسی نێودەوڵەتی. وەکو ئەندام لەم ڕێکخراوانە کاری کردووە. کۆمەڵی کوردستانێکی سەوز، بۆردی ڕێکخراوی ژیانی نوێ، تایبەت بە پرسی ژنان، ژووری بازرگانی سلێمانی، کۆمەڵەی کیمیایی و فیزیایی کوردستان. ماوەیەکیش سەرۆکی ڕێکخراوی کوردستانی خێرخوازی بووە. لە ئێستادا بەڕێوەبەری ڕێگەپێدراوی هەرسێ کۆمپانیای خزمەتگوزاری نەوت و گاز، وزا پترۆلیۆم، ئەلەند ئینەرجی، جیۆ درێڵە و ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان گەڕاینەوەلاتان بۆی دەست با گفتوگۆکان بکەین و کۆمەڵک پرسیار ئاراستەی خات و پەروین بکەین. دووبارە سڵاو لەبێ خات و پەروین. سەرتا بۆ دەست پێکەین هەروەکو لە سەرەتای بەرنامەکەوە ئاماژەم پێکرد کە ژیرترین و لێهاتووترین کەس بوویتە لە بواری وزە و نەوتە. چۆن توانیت وەکو خانمێک لێهاتوانە پسپواری لە بواری نەوتا بەدەست بهێنێت؟ سەرەتا بەخێراتنتان دەکەم و ڕێز و سڵاو و خۆشەویستم بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک و ڕێز و خۆشەویستم بۆ خەڵکی کەرکووکی خۆشەویست. چۆن توانیمە پسپۆری بەدەست بێنم؟ بە نسبەت منەوە من باگراوندم بریتێ لە پیشەسازی و لە وزەش، هەنی لە کۆلێژی زانست بەشی کیمیا تەخەڕوجم کردەوە. دوای ئەوە باشەرەتەن لە کارگەی چیمەنتۆ دامەزراوم و کارگەی چیمەنتۆش خۆی پیشەسازیەکی قورسە، یەکێکە لە پیشەسازیەکان و بریتێ لە بەکارهێنانی بەرد و گڵ بۆ سوتاندنی لە فڕنێکی گەورەدا و بۆ سوتانەکەشی تەمان ئۆیڵ نەوت بەکاردێنی کەواتە پیشەسازی چیمەنتۆ بە بەکارهێنانی نەوت بە بەکارهێنانی وزە. کەواتە ئەم دووشتە تێکەڵ بۆ من لە دێر زەمانەوە ئیشم تیا کردووە. بەردەوام کاری لەسەر بکەیت؟ بەڵێ بەردەوام کارم لەسەر کردەوە. هەڵبەت ئەشبێ ئیش بکەی بۆ خۆ بەرەو پێشبردن نەکە لەسەر ڕۆتینەکەی خۆت ئیش بکەیت. زۆر باشە. کتێبێک شتەیە لەم بارەیەوە لەبارەی نەوتەوە ئەگەر بکرێ ناوڕۆکی و کتێبە باسکەیت و زانیاری زیاترمان بۆ بخەیتە ڕوو. ئەم کتێبە بریتێ لە نەوت بۆ نەوەکان پێکاتۆ لە پێشەکیەک و چەند بابەتێک، بەڵام لە ئەساسدا بریتێ لەوەی کە استراتیژی ئێمە دەردەخات بۆ سامانی سروشتی. و ئەگەر من بە شێوەیەکی زۆر کورتی یعنی وەسفی ئەو کتێبە بکەم، بریتێ لە هەوڵێک بۆ ڕاستکردنەوەی سیاسەتی وزە لە هەرێمی کوردستان. زۆر باشە. نەوت بۆ نەوەکان تەمە ناونیشانی کتێبەکەیە. تەبعاً ئەمە ئاشناکردنی ئەم کتێبەیە لەبارەی نەوەکان یاخودنەوەی تازە بە گەنجان بە نەوت لەوەی کە شارەزاییان هەبێت لەبارەی نەوتەوە. تا چەند گەنجان توانیوان لە ڕێگەی ئەم کتێبەی تۆ ئاشنا بن سەبارەت بە نەوت و ئەو زانیاریانی کە تایبەت بە نەوتە؟ ئەتوانین بە شێوەیەکتر بڵێین ئەم کتێبە ینی گەنجانی ئێمە ماشەڵا زۆر وریان
ینی ئاشنان بە زۆر شت ینی ئێستا مەجای فێربوون و خوێندنەوە و زانین زۆر فراوانە بەردەوام گەنجانش خاوەن وزەیەکی گەنجەکانیشمان زۆر خاوەن وزەیەکی زۆر باشن لەبەرەوە گەنجەکانمان ینی هینیان هەیە ینی ئەلیمان هەیە بەنسبەت بە شتەکانەوە بەڵام کە من وتومە نەوت بۆ نەوەکان مەبەستم لەوەیە کە نەوت بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو کە نەوەکانی داهاتوو کە هێشتا لەدایک نەبوون بۆیان ئەوانی ئێستا گەنجن زۆر نەوتەکان بۆ بمێنێتەوە لەبەرەوەی ئەو نەوتە تەنها مڵکی ئێمە نییە تەنها مڵکی ئەو جیلەنیە کە ئێستا ئێمە ئەژین بەڵکو مڵکی نەوەکانی داهاتووشە پێویستە بیر لە نەوەکانی داهاتووش بکەینەوە بەبەستی من لەوەیە کە ئەڵەم نەوت بۆ نەوەکان نابێ ئێمە بە کەیفی خۆمان نەوتەکە سەرفکەین و نەوەکانی داهاتووشمان بەڵێ بەنسبەت گەنجیشەوە گەنج تەبان وەکو باسمان کرد ئەنی سپاس بۆ خواکە ئێستا زۆر پێشکەوتون و من خۆشم لە شوێنێک ئەو شوێنی ئیشی لێ دەکەم ئەوەی کە لەگەڵمایە ئەتوان بڵم هەمووی گەنجە هەمووی زۆر خەڵکی لێ هاتوو بەتوانە ئەتوانن لە ڕگەم لێ کۆڵنەویتەوەشەوە سوودێکی زۆر باش ببین و زیاتر ئەزمون و توانای خۆیان بخەنە کار زۆر باشە ئەم لێکۆڵینەوەی تۆ تا چەند توانراوە کە بکرێتە پرۆگرام و بخرێتە بەرنامەی کارە و لە داهاتوە کاری لەسەر بکرێت تاکو ئێستا بە فەرمی هیچ شتێک نەبووە ینی بخرێتە بەرنامەی کارەوە بەڵام من چەندەها بۆچوون ئەبیستم کە هەمان بۆچوونی ئەم کتێبەی منیان هەیە و بە فەرمی ئێڵێنەوە ئەنی لەوە دەچێت کە دەور و تەسیرێکی هەبێت و ئەنی خەڵکەکانی تر ئەو بۆچوونانەی کە من و تومە دیسان ئێڵێنەوە دووبارەی ئەکەنەوە زۆر ڕاستە بە حکمەوەی کە هەروکو باسمان کرد شارەزای وزە و نەوتی باشە لێ هاتووی لە بوارەیە هەرێمی کوردستان تا چەند توانێتی کاسوود لە وزە ببینێت هەرێمی کوردستان بە چەند مەرحەلەیەکدا ڕۆیشتووە بۆ وزە مەرحەلەی ئێمە پێش ڕاپەڕین باس ناکەین ئەو مەرحەلەی کە لە هەموو کاتەکانە بەبێشک و گومان ئەو نەوتەی ئێمە ئەو پارەی کە لە نەوتەکەی لە وڵاتەکەی خۆماندا دەستکەوتووە دراوە بە چەک و تەقەمەنی و کیمیاوی دژی خۆمان بەکار هاتووە ئەمە پێش ڕاپەڕین بەڵام لە دوای ڕاپەڕینەوە بە چەند مەرحەلەیەکدا ڕۆیشتووە ئەویش دەتوانم بڵێم باشین کاتی نەوت کە سوودێکی زۆری هەبوو بۆ نەتەوەی کورد کە سوودی زۆری هەبوو بۆ ئێمە ئەو کاتە بۆ کە لە کاتێکدا ئێمە لە تەقتەق یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکەم جار توانی نەوت ئینتاجکە لەو گیرانەی کۆنکەما بوونەوە بە دەستی کوردی هەتا ینی ئەندازیاری خۆمان کاک حەمەجەزا هەبوو کە ئەندازارێکی نەوت بوو و چەندها خەڵکی تریژ من کاک حەمەزا بۆیە ناوێنم لەبەرەوەی لەگەڵ خۆمانەوە کوڕاوێش کار ئیشی دەکرد لە کۆمپانیای وزەم چەندها ئەندازیاری ترکە دەست پێشخەر بوون لە دەرهێنانی نەوت لەو کاتەدا ئێمە بەندە لە کارگەی چیمەنتۆ بووم ینی ئەو نەوتەمان بەکارهێنا بۆ ئیشپێکردنی کارگەکانی چیمەنتۆ لە سلێمانی و ئەو کاتش ئەو کاتە بووکە مامۆستایان مامۆستا بەڕێز و خۆشەویستەکان خۆپیشاندانە نەکرد و ئەوند ئێمە سەری بەرزمان بۆ موچە دانانەوێنین کە حکوومەتی عراقی ئەو ساسەدام حوسێن ینی حەساری خست بۆ سەر ئێمە توانیمان بەهۆی ئەو نەوتەوە کە لە تەختەق دەرهێنا و کارەکانی چیمەتۆمانیش پێکرد توانیمان موچەی سلێمانی هەمووی دابین بکەین و فەرمانبەران بێ موچە نەمێنەوە و ئەمەش فەزلی ئەگەڕێتەوە بۆ جەنابی مام جەلال کە لەو کاتەدا دەست پێشخەر بوو یعنی کە ئەو ئەوتنە و دەرەهێنین ئەمە خەو خەیاڵ بوو بە نسبەت هەندێکی ترەوە ئەمە خەو و خەیاڵە و قەت جێبەجێ نابێت بەڵام خۆشبەختانە ئێمە توانیمان ئیسفادە لەو نەوتە بکەین و ینی هەندێک نوخسە زۆر نوخسانی گەورەی پێپڕ بکەینەوە لەو کاتەدا مەرحەلەیەکی تری دوای ئەوە ئەو مەرحەلەیە بوو کە کۆمپانیا نەوتەکان هاتن بۆ کوردستان لە سەرەتادا کۆمپانیا نەوتەکان ڕوان کردە کوردستان هەمویان زۆر بە ینی حتا جنوب وەسەتی عراقیان بەجێش هاتن بۆ کوردستان لەبەرەوەی ئێرە وایە ینی مەجای کارکردن و سروشتی کارکردنی ئێران پێخۆشتر بوو لێرە جۆری عەقدەکان جیاواز بوون لە کوردستان جۆری عەقدەکان بریتی بوون لە PSA Production Sharing Agreement بریتیە لاوەی کە ئەو شەریکە نەوتەی کە دێت بۆ لە کوردستان ئیشی دەکرد شەریک دەبوو لە نەوتەکە
شەریک دەبوو هەتایە لەو نەوتە بەڵام عەقدەکانی بەغدا دوانە بوونی وەسەط و جنوبی عێراق ناوەڕاست و بە شووری عێراق ئەوان بریتی بوون لە عەقدی خدمە عەقدی خزمەتکردن ئەوان ئەچوون مەسەن حەقلەکان ئاوادانە کردەوە و پارەی خۆیان وەرەگرت و ئەڕۆشتن خوا حافیزتان بێت کە بەڕای من ئەو جۆرە عەقدانە باشترن لەو عەقدانەی ئێرەی کوردستان لەبەرەوەی لە کوردستان ئەبێ بە شەریک و برابەشت تاماوێت بەڵام لەوێ پارەکەی خۆ وەردەگرێت و دەڕوات عەلاکولی ئەمە درێژەی دەبێ ئەگەر باسی بکەین ینی کاتێکی زۆر دەبات زۆر باشە خات و پەروین بەشێک لە وڵاتانی دەوروبەر بەهۆی نەوتەوە لە خۆشگوزەرانی ئاژین بەڵام بۆ کورد بەردەوام بە پێچەوانەوە بووە پێت وایە هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوە هۆکارەکەی وەکو باسم کرد لە پرسیاری پێشودا کەمێکم لە وەڵامەکە ڕوون کردەوە ئەوەیە کە ئێمە حکوومەتی باز ینی دایم وارداتی نەوتەکەی دژی ئێمە بەکارهێناوە تەبان و وڵاتانی دەوروبەریش هەر بەداخەوە زۆر باش تەعاملیان نەکردە لەو بارەیەوە تەبان زۆر باشە نەوت سەرباری سوودەکانی بەردەوام توانین بڵین بۆ تەنەهامەتەیەکی زۆر گەورە بۆ کورد بەردەوام تووشی کێشە و گرفتی کردووە باشە بەو شارەزاییە توانیتەوە کەوا شارەزایی و سوود بەدەسەڵات ببەخشی ئەوەندەی گوێیان لێگرتوین بڵێ بەڵام لەوانەیە زۆر گوێ نەگیرا بێتە تاکو ئێستا بەڵام ئێستا شتەکان هاتوو لە دەدین بۆ نمونە ئێمە لە ساڵی 2012 بوو مقابلەیە کراین ئەمەشە لە کتێبەکە کە نەوتبوونەوەکان تیادا ڕوونکراوەتەوە لەلایەن ڕۆژنامەنووس کریس کۆچێراوە و لە میدڵ ئیستیش بڵاو کرایەوە زۆر بە ئاشکرایی بڵاو کرایە بۆ هەموو کەس لەو کاتەدا من وتومە نامەوێت نەوت دەربهێنرێت هەمووی پێویستە نەوت بهێنرێتەوە بۆ نەوەکانی داهاتوو لەبەرەوەی ئێستا چەند سەبەبێکەیە بۆ ئەوە یەکێکەوەی کە سەرەتای بەرنامەکە باسمکردنەوەکانی داهاتووش ینی بەشیان هەیە لەم نەوتە و سەبەبێکی تریشەوەیە کە لە داهاتوودا تەکنۆلۆژیا زیاتر پێشەکەوێت ینی بەرەبەرە تەکنۆلۆژیا بەرەو پێشەڕوات ئەو کاتە کە تەکنۆلۆژیا پێشکەوت ئەو نەوتەی کە لەژێر ئەرزای هەمووی دەرەهێنرێت بەس ئێستا هەندێکی قەتی سەمێنێتەوە لەژێر ئەرزا و خەسارە بێت لە هەمان کاتیشدا بمانەوە نەمانەوێت لە داهاتوودا خەڵک بەرەبەرە چاوکراوەترە بێت کە چاوکراوەتر بوو ئازاترە بێت گەنجان ئازاترە بن و ئەو کاتەش گەندەڵی کەمتر ئەبێتەوە کە گەندەڵی کەمتر بووە ئەمە زۆر زۆر باشە بۆ واردات و بۆ تەعاملکردن لەگەڵ نەوتە بەداخەوە ئەنیسە لە هەموو دنیا و لە عێراق و لە کوردستان ئێمەشدا گەندەڵی هەیە ئەو کاتە نەوتەکە ئەمێنێتەوە و ئەنی بۆ نەوەکانی داهاتوو ئەوە نابێت لەبەرەوە ئێمە وتومانە کە پێویستە ئەو نەوتە بەو شێوە سوودی لێ بگیرێت چەند گوێمان لێگیراوە نازانێت زۆر باشە خات و پەروین لە 3 ساڵی 2019 بڵین خەڵاتی بەسمە قائیدەت لە بەیروتی پایتەختی وڵاتی لوبنان وەرگرتووە ئەمانە بزانین کە ئەمە لەسەر چ پێوەرێک بوو و لە هەمان کاتا و کوژنێک چه هەستێکتە بوو کاتێک کە ئەو خەڵاتە پێبەخشرا وەڵاوەکو هەست هەموو کەسێک هەستێکی خۆشیەیە کە خەڵاتی پێبەخشرێت حتمما ئەو خەڵاتە ینی لە ئەنجامی ئەوەیە ئەن تۆ چاوەڕێت نەکردووە بەڵام ئیشێکی زۆرت کردووە خۆی لاکردنێکی زۆرت کردووە اینجا دوایی بڵین ئەو بەرهەمەکەی ئەمە بە منافەسەیەکی گەورە بوو لە ژنانی عێراق و کوردستان و بە زۆری منافەسەکە لە بینی ئەو ژنانە بوو کە لە بزنێسا کاریان کردو و ئیشی بزنێسیان کردو و لە سناعە و پیشەسازی و نەوتا کاریان کردووە ئیترۆ بوو ئانی من بردمەوە لە منافەسەکە و حتمما ئانی خۆشحاڵ بوو خۆمیشە سەرکەوتو بێت زۆر باشە خات و پەروین ماوەیەک وەزیری پیشەسازی هەرێم بوویت لەو ماوەیە توانیت چه خەزمەتێک بکەیت بەگشتی کار و چالاکیەکان یەکێک لەو چالاکیان لەوانێ زۆر خۆش نەبێ ئینسان باسی کار و چالێکەکانی خۆی ئەوەندە بکات بەڵام حتمما کە تۆ پۆستێکتە بوو کە تۆ ئیشێکتە بوو ئەنی هەوڵەدەی بە دڵسۆسین شێوە هەموو کار و چالاکیەکان جێبەجێ بکەیت ئەوەی کە من بیرمە ئەتوانم معنی بڵم شانازی پێوەکەم لە وەزارەتی پیشسازی ئەوە بوو کە ئەو کاتە کردداری خەسخەسەوەیان بە تایبەتیکردن جێبەجێکرا پرایڤەتایزیشن بە تایبەتیکردن بریتێ لەوەی کە کەرتی تایبەت بێتە ناو ئیشەکانەوە
ئەنی تۆ کەرتی تایبەت تێ لەگەڵ کەرتی گشتی حکومی هەموو کاتێک وڵات بە کەرتی تایبەت ئەڕوا بەڕەوە یعنی باشتر ئەڕوا بەڕەوە لە کەرتی تایبەتە لە بەرەوەی زیاتر بە جددیتر خەڵکی شەکانەك لە کەرتی حکومیان بۆ یەکەم جار لە کوردستانە ئەو بە تایبەتیکردن لە کارگەی چیمەتۆی تاسوجەر ئێمە جێبەجێمان کرد شەریکەی ئۆراسکۆم لەگەڵ کاک فاڕوق مەلا مستەفا لە کارگەی چیمەتۆی تاسوجەر توانیان ینی توانیمان عەقدێکی ئیمزا بکەین بەڵام لەو پەیوەستنامەیەدا بەنسبەت بەندەوە یەکەم مەرجم ئەوە بوو کە موەزەفەکان زەرەرمەند نەبن چونکە تۆ کە لە کەرتی گشتیەوە دەگوازرێتەوە بە کەرتی تایبەت ئەبێ یەکەم شت ئاگاداربی ئەو کەسێک کە پرۆژەکە وەرەگرێت ئەوێت عەدەدی فەرمانبەر کەم کاتەوە بە فەرمانبەری کەمتر ئیشێکی زۆرتر بکات بۆی قازانجێکی زیاتر بکات بەڵام من یەکەم شەرتم ئەوە بوو کە فەرمانبەر کەم نەکرێتەوە فەرمانبەرەکان وەکو خۆیان بن بەڵام بە تایبەتیکردن شتێکی سەرکەوتو بوو کە توانیمان جێبەجێ بکەین. زۆر باشە وەکو ژنێکی لێ هاتوو وەکو ژنێکی سەرکەوتوو پێت وایە بڕیار و چارەنووسی ژنان تا چەند بەندە بەوەی کە خاوەنی ئابووری سەر بەخۆی خۆیان بن هەروەکو خۆت دەڵێ بەدڵنیایەوە ینی حتا تۆ کۆمەڵگای مەدەنیش ناتوانانی دروست بکەیت ئەگەر ژنانتیادا سەر بەخۆ نەبن و هەموو ژنان و پیاوانی ینی بە ئابووری سەربەخۆ بە ئابوووریەکی پتە و خاوەنی کەسایەتیەکی پتەوتر دەبن ئەنی تۆ بزانە ینی پیاوان بۆ زیاتر ینی لە مێژووە کە ئەتیمادیان کراوەتە سەر و توانیوانە دەسەڵاتیان زیاتر هەبێت مەسەرن لەبەرەوەی ئیقتصادەکەیان لابووە ینی ژنیش ئەگەر ئیقتصادی لابێت ئەتوانێت زیاتر خاوەنی بڕیار بێ زیاتر سەرکەوتو بێ بەڵام کە ژن ئیقتصادیشی لابوو نابێ هەندێ شتمان بیر بچێتەوە ئەنی پێویستە ئەوانەی کە لە کۆمەڵگاداوە ئادات تەقالیدانە هەمووی لە بەرچاو هەمووی لە بەرچاو لە هەمان کاتا پێگە و کەساتی خۆی بەپارێزە لە هەموو جۆرێک لە 2006 بە دواوە کۆمپانیەکانی باوان و زەوی و وزە پترۆلیۆم لەسەر داوای سەرۆک مام جەلال ئەرکی بەڕێوەبردنی بە تۆ سپێردرا ئەمە چۆن بوو؟ دوای کە وەزارەت کابینەکە تەواو بوو ئیتر من داوام لێکرا بۆ کۆمپانیای وزە بێم کۆمپانیای وزە بەڕێوە بەرم لایەن جەنابی مام جەلال و مەکتەب سیاسی و سەرۆکی ئیدارەی گشتی ئەو کاتە ئەو داوایم لێکرا و لەوانەیە هەر پەیوەندیشی بۆ بێوەکو یەکەم پرسیاری کە بەڕێزت کردت پیشەسازی وزە کە چۆن ڕەبتیانەیە بەیەکەوە بۆ حکومی من لە پیشەسازیدا کارم کردبوو و تا حدێک بە بڕوای ئەوان من سەرکەوتوو بووم لەبەرەوە داوایان لێکردم کە لە وزەشدا کار بکەم. زۆر باشە کەم تا زۆر لەگەڵ سەرۆک مام جەلال لەوانێ بەرکەوتێتان هەبوو بێ ئەگەر بکرێ یادەوریکی خۆش یاخۆ ڕێنمایەکی ئەو کە هیچ کات لە ژیانی تۆ لە بیر ناچێتەوە هیچ کات لە یاد ناکرێت. من چەندەها جار ینی فەزلی ئەوم پێبەخشراوە کە جەنابی مام جەلالم بینیوە و چەند جارێکیش هاتۆ بۆ کارگەی چیمەتۆ سەردانی کردوین جارێک بۆ ئیفتتاحی کارگەی چیمەتۆ خەتی دوی کارگەی چیمەتۆ لەسەر چنار ئەو خەتە زۆر دەمێک بوەستا بوو و نەدەتوانرا بخرێتەوە ئیش بەس ئێمە بە هەوڵ و جوهدی کارمەندان کرێکاران مۆزەفەکانی ئەو کاتە توانیمان ئەو خەتە چاپکەینەوە بخێنەوەیش و جەنابی مام جەلال سەردانی کردین لەو ڕۆژدا زۆر زۆر دڵخۆش بوو ینی حتاوتی وەفدێکی ئەجنەبی هەیە من خۆشترین خەبەر ئەوەیە کە بۆم باسکردومانە بە دەستی کوردی بە کرێکاری خۆمان توانای خۆمان ئەندازیاری خۆمان توانیمانە خەتێک کە چەند ساڵە پەکی کەوتووە بیخەینەوە گەڕ و هەر ئەم معمەلی چیمەتۆش بووە کە کاتی خۆی مەلیک ئیفتتاحی کرد و دوای ئەوەش جەنابی مام جەلال زۆر باشە هەم بەکردەوە هەم بە قسەکردن بەردەوام مام جەلال نەرمونیانانە بڵین هەڵسوکەوتی کردووە و ڕەفتاری کردووە چی شتێک لە مام جەلالەوە تۆ فێر بوویت کە تاوکو ئێستاش لەژێر کاریگەری ئەو ڕەفتاری ئەوە بیت؟ جا چی شتێک فێر نەبووین ینی خەڵکی وڵاتانی تر لە مام جەلالەوە شت فێر بوون ینی سەرۆکی وڵاتە هەرە گەورەکان عەجایبیان هەبوو بە مام جەلال
و مام جەلال ئەیتوانی ینی لە بینی ئەم وڵات و ئەم وڵات ینی ئەمریکا و ئێران ئەیتوانی پەیوەندێکی زۆر باشی هەبێت هەموو لایەک خۆشیانەویست هەموو لایەک ڕێزیانە کرد هەموو لایەکی عجابیان هەبوو پێی ئیتر ئێمە چۆن عجابمانە بێ بۆی کە سەرۆک مام جەلال لە خۆمان بوو سەرۆکێکی کورد بوو بەڵێ لە هەموو لایەکە ئەو نەسائحی داوە بە ئێمەوە ئێمە لەسەر ڕێرە و پەیڕەوی ئەوە ڕۆین هەتا ئێستاشەوە تاوا بڕۆین سەرکەوتووە بین بەزەگەلەی لابرین بە دڵنیایەوە هەڵاکەین زۆر باشە خات و پەروین و کوژنێ کە بڵێن لێ هاتوانە کارت کردووە چۆن ئەڕوانی تا ڕێژەی بەشداریکردنی ژنان لە کای سیاسی و هەروەها لە کایەکانی تریشدا خراپ نییە بەڵام لە ئاسی تموحی ئێمەشدا نییە نەوەکو ژنان نەوەکو کۆمەڵگایەکی مەدەنی پێت وایە بۆچی یعنی لە ئاسی تموحی ئێوەیان نییە ژنان بەهۆی ئەتوانین بڵین بارە کۆمەڵایەتێکەوە هەتا ئێستاش ئێمە لە ژێربارێکی کۆمەڵایەتی داینکە ملایانی نەریتەکە زاڵترە بەس بەڵێ بەڵێ ینی زۆربەی ینی خێزانەکان ینی پیان خۆشنێک کچەکانیان بچنە دەرەوە بۆ کارکردن و بۆ خوێندن کە تۆ بۆ زانکۆکان ینی هەرچەندە ئێستا زۆر باشتر لە ساڵانی پێشوو بۆ خۆشبەختانە بەرەبەرە نسبەتەکە بەرزە بێتەوە بەڵام تا ئێستاش ئێمە ینی ئەو ڕێگریانەمان هەیە بەڵام هەر خراپیش نین و بەڵام پێویستە هەڵبین کە باشتر ڕێژەی ژنان زیاتر بێت پێت وایە چی بکرێ بۆ ئەوەی کە ژنان زیاتر لەنێو کۆمەڵگایە لە بوارەکان بێنە پێشەوە لە زۆربەی کارەکانە دەرکەون پێت وایە پێویستە چی بکرێت ئەوە پرۆسەیەکی زۆر دوور درێژە پێویستە زۆر ئیشی لەسەر بکرێت لەبەرەوەی چەندەها ڕێگر هەن کە ڕێگریان کردەوەی کە ژنان بچنە پێشەوە یەکەم شت پێویستە لە بواری پەروەردەی ئێمە زۆر لێ هاتوانە و بەوردی ئیش بکەین ئەنی پەروەردە زۆر گرنگە پەروەردەی ژنان هەم لە ڕێگەی قوتابخانەکانەوە تەبان هەرچەندە خۆشبەختانە ئێستا ینی ئەتوان بڵم نسبەتی زۆری خێزانەکان کچەکانیان دەنێنە قوتابخانە ئێستا ڕێگریکی ئەوتۆنیە بۆەوە بەستا ئێستش لەوانەیە خێزان هەبێت بەو شێوەیە بۆ پەروەردەکردنی ژنان نەکە لە ڕێگەی ئەوەی کە مناڵەکان بنێرنە قوتابخانە لە پەروەردەکردنی ژنان لەوەی کە ینی پەروەردە بکرین بۆی کە بچن ئیش وەربگرن و شادەی بەرز بەدەست بێنن بچن ناو کۆمەڵگاوە ئەوە زۆر گرنە تەبان بۆ پێویستە ئێمە تەنسیقێکمان هەبێت لە بینی چوونە دەرەوەی ژنان بۆ خۆپارێزی ژنان ئێمە هەتا ئێستا کۆمەلگایەکی عەشایری هەتا ئێستا زۆربەی خێزانەکان قبوڵ ناکەن کە کچەکانیان بە شێوەیەک لە شێوەکان ڕەفتار بکەن لەبەرەوە کچەکان ژنەکان پێویستە تەنسیقێ بکەن هەنی ئیدارەی وەزعی خۆمان بەو شێوە بکەین کە هەم بچینە دەرەوە هەم شادە و پلەی بەرز بەدەست بێنین هەم لە دەرەوە مەسئولیت وەربگرین مەسئولیەتی زۆر بەرز وەربگرین هەم احتیفاز بە هەندێک عادات و تەقالیدۆکی بۆی تەوازنی ڕابگرین لە بینی کۆمەلگا و کۆمەلگای کەوا بیر دەکاتەوە و لە بینی پێشکەوتنی ژناندا زۆر باشە من پێم خۆشەوە پرسیارش بکەم کە حەزەکەم زانم کە وەزای ئێستای شاری کەرکووک چۆنە بۆی کەوا شارێکی نوتیە ئەمە پرسیارێکی تەبەن زۆر جوانە لە پرسیارەکانی پێشوودا وەڵامماندایەوە بە شێوەیەکی گشتی بەڵام ئەم پرسیارە زۆر باشە کە لەبارەی کەرکووکەوە کردێت لەبەرەوەی نەوتیش مختەسا بە شێوەیەکی گرنگ بە شێوەیەکی چڕۆپڕ بە کەرکووکەوە لە ساڵی 1920ەوە نەوت لە بابە گورگور دۆزراوەتەوە بۆ نەوت ئینتاج کراوە تەبەن لە ساڵی 1934دا بۆ ڕێنەوت ڕاکێشراوە بە درێژی 1000 کیلۆمەتر و بە قوتری 12 ئینچ لە کەرکووکەوە بۆ تەرابلوس لە لوبنانەوە بۆ حەیفا لە فەڵەستین لە 1934ەوە ئەو بۆرە ڕاکێشراوە بەڵام 70 ساڵ دوای ئەوە ئاوەڕۆی کەرکووک جێبەجێ کراوە اینجا بزانە ئەنی ئەم وڵاتە ئەم شارە ئەبووە ئێستا شار یەکێک لە شارە هەرە پێشکەوتوەکانی هەرە جوانەکانی دنیا بووە بەڵام بەداخەوە کەرکووکە بینی بە چ شێوەیەک هەنی نەجادە و بانی
وەکە خزمەتکردنی بەپێی پێویست نییە لە ئاستەوەی کە شارێکی دەوڵەمەندە بێت. نەکارگەی نەدامەزراندنی خەڵکی نەبژێوی خەڵکی نەڕەنگ و ڕووی خەڵکی ئەنی کە لە شارێکی نەوتی بچێت و شارێکە ساڵەهای ساڵە لە 1920ەوە ئەم شارە نەوتی لێ دەرەهێنێت کەم یەکێکە لە نەوتە باشەکانی جیهانیش لەبەر ئەوە هیچ ینی بەراوردێک نییە لە بینی بوونی نەوت و بژێ و گوزەرانی خەڵکەکەدا هەر ئەوەشە کە دەوترێت نەوت زۆر جار نیقمەیە نەکرێ ئەمە ئەنی دەرد و بەڵای بۆ هێناوین نەوەکو خۆش گوزەرانی بەداخەوە هیوادارم ئێمە بتوانین لەمە دووە کار بکەین لەسەرەوەی کە نەوت بە شێوەیەکی باش بەکار بهێنرێ کە گەندەڵی تیان نەکرێت کە ببێ بەهۆی چاکردنی بژێوی خەڵکەکەمان ئەو خەڵکی کە معاناتێکی زۆری چەشتووە کە بەداخەوە ئێستش بارێکی ئابووری زۆر خراپ هەیە. زۆر باشە خاتو پەروین ئێمە بەرم کۆتای بەرنامەکە ئەچین پێم خۆشاوە ژنێکی لێ هاتوو سپاس بۆ ئەم دەرفەتە حەزەکەم پامی خۆت لە کۆتاییە بۆ ژنانە یاخود بۆ ئەو کچانێکەوە لە هەڕەتی لاوێتین ئامانجێکیان هەیە خەونێکیان هەیە ئەیانوێ بەڵام لە ترسی دابوونەریت لە ترسی کللتوری کۆمەڵگا ناتوان بەرەو ئامانجەکەیان ڕێنمایی تۆ ئامۆژگاری تۆ بۆ ئەو کەسانە چێ بووی کە بتوانن بەسەر کەوتوانە بەرەو ئامانجەکانیان تاو بدەن و سڵ لە هیچ شتێک نەکەنەوە. لە پێشوشدا هەر باسمان کرد تقریبەن ئەوە پێشنیاری من ئەنی قسەی من ئەوەیە کە ئەو کچانە ئەو گەنجانە بە هیچ شێوەیەک نەترسن نە لە کارکردن نە لە شەهادە وەرگرتن لەبەرەوەی هیچ کەسێک هیچ کۆڵنەوەیەکی زانستی نییە بڵێ مێشکی ژنان بچووکرە لەی پیاوان کەمتر شت وەرەگرێ نابعکسەوە پێچەوانە هیچ جیاوازیەک نییە. لەبەرەوە دەتوانن کچان زۆر خۆیان بەرەو پێش بەرن وەکو باسم کرد مهمترین شرگرنگیش پەروەردەیە پەروەردە هەم لە قوتابخانەکان هەم لە ناحەی پەروەردەی پێویستە ئێمە خۆمان پێ بگەێنین پێویستە بڕوامان بە خۆمان بێت بڕوامان بە تواناکانی خۆمان بێت و هیچ ئیشێک قورس نییە هیچ ئیشێک ئەنی من لەگەڵەوەشم بڵێ ئەوە ئیشی ژنانێ ئەمە ئیشی پیاوانەیە ئەنی هەموو ژنی شەتوانێ هەموو ئیشێ بکات لە بەرۆی ئەو شانێک کە پەیوەندیان بەبیرکردنەوە بە ئیدارەدانەوە هەیە ئەنی ژنی شەتوانێت زۆر باشی ئیدارەی شتەکان بدات وەتوانین بڵێن ژن زیاتریش ینی مەحافظکارە زیاتر احتیفاز بەخۆیەوە کات و ئێستا گەورەترین دەردی کوشندە لەم دنیاە بریتە دەردی گەندەڵی گەندەڵی گەورەترین دەردی کوشندەیە کە وڵات بەرەو دوابات ژن و پیا بەرەو دوابات پیشەسازی و پێشکەوتنی وڵاتە ڕوخێنێ بەڵام لێرەدا خۆشبەختانە ینی ژنان زیاتر محافظکارن بۆ گەندەڵی زیاتر محافظەی خۆیانەکەن لەبەرەوە ئەنی من تەرجیعی هەموو ژنان و کچان دەکەم کە ببێت ترس هەوڵدەن بۆ چوونە پێشەوە و بۆ پێشکەوتنی خۆیان و وڵات دەستە خۆش بێماندوم کردێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئێوە ئێمە تێنووسێکمان هەیە تایبەت بە پرۆگرامی پێشڕەوانم تێنووسا بۆ خودی خۆم ئەگەڕێتەوە بۆ ئەو میوانانی کەوا بڵێن ئەبنە میوانە پرۆگرامەکەم پێم خۆشە لە کۆتاییە شتێکم بۆ بنووسن بە دەستنووسی خۆیان بێتتر هەر پێشنیارت بێ سەبار با بەڕێوچوونی بەرنمەکە یاخود پێشنیارت بۆ ئەوەی کە میوانی پرۆگرامەکانی داهات و چێبێ پێشنیاری کام ژنەکەی هەر بابەت و تێبینێک پێم خۆشە دەستنووسێکی خۆتی تیا بنووسیتەوە سپاس. بەڵێ ئازیزانوە دێرەکەوە تێنووسێک تایبەت کراوە تێنووسە بۆ خودی خۆم ئەگەڕێتەوە تێنووسە تایبەتە بە پرۆگرامی پێشڕەوان بۆ ئەو میوانانی کەوا ئەبنە میوانە پرۆگرامەکەم ئەو خانمانە تەقەن هەمویان خانمی لێ هاتوو هەمویان خانمی چالاکن لە هەرکایەیە کابێت ئیتر چکای سیاسی بێت یاخود کایەکانی دیکە پێم خۆشە لە کۆتاییە دەستنووسێکی خۆیان وەکو یادەوریەکە بۆ خۆم بمێنێتەوە چکە پرۆگرامەکە تایبەتە بە خۆم ئیتر پێشنیار بێت یاخود یادەوەرێکی خۆیان بێت یان سەبارەت بە چۆنیتی بە ڕێوەچوونی بەرنمەکە بێت یاخود هەر پێشنیارێک بۆ ئەوی کە ئایا چێ ژنێکی دیکە بە شایستە ئەزارن بۆ بانک هێشتکردنیان بۆ پرۆگرامەکەی من لە هەرکایەکە بێ هەروکو باسم کرد لە کای سیاسیە بێ خودت کایەکانی دیکەی ژیانە بێ بە تایبەتی ئەو ژنانێکەوە سەرکەوتون ئەو ژنانێکەوە توانیویانە ئامانجەکانیان زۆر بە جوانی و بە کەساتێکی باشە و لێ هاتوانە ببڕن.
دەستە خۆش بێ دەستی ماندوو نەبی ئێمە خەڵاتێکی ڕێزلێنانمان لە پای بەشداربوونت لە پرۆگرامەکە و قبولکردنی بەرنامەکە مش خەڵاتێکی ڕێزلێنانە زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس هیوان بە دڵت بێ. زۆر بە نرخە بەلامەوە هەمیشە زۆر جوانە، سەرکەوتوبی زۆر. زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ ئەم سپاس. دەرفەتە بۆ ئەم دانیشتنەکەم ڕۆ دەرفەتت بە ئێمەدا کۆمەڵک پرسیارت ئاراستە بکەین دووبارە سەرکەوتوبی زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ ئێوە منیش خۆشحاڵ بووم بە هاتنتان دووبارە سپاس بشی بەڵێ خۆشەویستان لێردا هاتیینە کۆتای پرۆگرامی ئەم جارەی پێشڕەوان ئومێ دەکەین کە توانی بێکمان بەم چەند ساتە حەقمان بەتوانەکانی ئەم خانمە لێ هاتووە دابێت بیریشمان نەچێ سپۆنسەری جلوبەرگەکانم بەرگدور و دیزایانی خۆر لە گەڕەکی ڕەحیماوە لە شاری کەرکووک سپاس بۆەوەی کە ئەمڕۆ ئەم جنانی بۆ تەنسیق کردم تا پرۆگرامێکی تر و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە خواتان لەگەڵ.